وەزارەتی بنەماڵە و خزمەتی کۆمەڵایەتی بەرپرسیاری پاراستنی منداڵانن لە تورکیا. بەپێی یاسای تورکیا منداڵان تەنیا دەبێت لەلایەن حکومەتەوە بپارێزرێن. دوای ناساندن وەک منداڵێکی تەنیا ناکرێت بەردەوام بێت لە ژیان بە تەنیایی. هەروەها لە پەناگە نیشتەجێ دەکرێت و بەپێی تەمەن و ڕەگەزی خۆت لەلایەن بنەماڵەیەکی بەخێوکەر نیشتەجێ دەکرێت، یان ئەگەر قبول بکرێت لای ئەندامی بنەماڵەیەک دەمێنیتەوە کە دەیان ناسیت. ئەگەر تۆ براو خوشکی بچووکی تەنیات هەیە، وەزارەتی بنەماڵە و خزمەتی کۆمەڵایەتی تەمەن و ڕەگەزی خۆت و خوشک و براکانت لێک دەدەنەوە. ئەگەر بکرێت ئەولەویەتی وەزارەت بۆ براو خوشکەکان ئەوە دەبێت کە لە پەناگەیەکی یەکساندا بمێننەوە. ئەگەر نەکرێت تۆ لە هەمان پەناگا لە لای خوشک و براکانت بمێنیتەوە، ئەوە لە پەناگەیەکی نزیکتر نیشتەجێ دەکرێت. بەم چەشنە ئێوە دەتوانن بەردەوام یەکتر ببینن. تۆ دەتوانیت لە یەکێک لەم پەناگانەدا بمێنیتەوە هەتا دەبیتە 18 ساڵ. کاتێک لە پەناگە دەژیت، خواردن، تەندروستی، پەروەردە، جلوبەرگ هەموویت بە شێوەی بەلاش پێشکەش دەکرێت. هەروەها لەوانەیە بڕێک پارەی کەم، پارەی گیرفانی بڕەپارە وەربگریت کە لەسەر ئەساسی هەفتانە یان مانگانە پارە دەدەن بۆ یارمەتیدان و بۆ قەرەبووکردنەوەی هەندێک پێداویستی تاکە کەسی. کارمەندگەلێک کە لەم پەناگەیەدا کار دەکەن بەرپرسی یارمەتیدانی کەسانی بچووکن بۆ ئەوەی دەستی بە مافەکانیان بگات. هەر منداڵێکی بچووک کە لە پەناگەدا دەمێنێتەوە ڕاوێژکارێکی هەیە کە بەرپرسیاری ئەوانە. ڕاوێژکاری تۆ لە پەناگەکە وەک فیزیۆلۆژیست یان مامۆستا کار دەکات. چاوەڕێ دەکرێت کە پێداویستی، کێشە یان هەر چەشنە نیگەرانێکی خۆت لای ڕاوێژکارەکەت باس بکەیت. هەروەها دەتوانیت لەگەڵ کەسانی گەورە ساڵان قسە بکەیت کە لە پەناگەکەدا کار دەکەن، وەک مامۆستاکان، بەرپرسان، پەرستارەکان، کەسانی پاکشکەرەوە یان ئامادە وە کارگێڕەکان. جگە لەمە، پەرستارێک هەمیشە لە پەناگەکەیە بۆ ئەوەی هەر چەشنە نیگەرانیەک چارەسەر بکات. هەر پەناگەیەک 20 بۆ 40 منداڵی تەنها لە خۆ دەگرێت. لە هەندێک لە پەناگەکاندا تۆ ژوورەکەت هاوبەشی دەکەیت، لە حاڵەتێکدا کە لە پەناگەکانی دیکە لەوانەیە ژوورێکت بۆ خۆت هەبێ. هەندێک ڕێبازی تایبەت لە پەناگەکان هەن. بەم چەشنە هەر کەسێک دەتوانێت بەبێ کێشە و لە ئارامیدا لەگەڵ یەکدیدا بژین و ئەم ڕێبازانە لەوانەیە لە پەناگەیەکە و بۆ پەناگەیەکی دیکە جیاواز بێ. ئەم ڕێبازانە بریتین لە زانیاری لەسەر هاتن و چوونە دەرەوە لە پەناگەکە، بەکارهێنانی شوێنە هاوبەشکراوەکان، کاتەکانی ژەمە خواردن، پاکژی. ڕاوێژکارەکەت ئەم ڕێبازانت بۆ ڕوون دەکاتەوە. پەناگە بۆ منداڵان تەنیا بەواتای ئەوە نابێت کە سزا بدرێت یان جوڵەتان سنووردار بکرێت. بە پێچاوانەوە ئەمانە شوێنگەلێکن بۆ منداڵانی تەنیا بۆ ئەوەی بێمەترسی بژین و دەستیان بە مافەکانی نیشتەجێکردن و چاودێری تەندروستی و پەروەردەیی بگات. RRT یارمەتی منداڵانی تەنیا دەدات لە قۆناغەکانی ناسینەوەی تەمەن و دانانی پەناگە و پەیوەستکردنی لە ماوەی ئەم پرۆسانەدا. RRT هەروەها خزمەتی دیکە بۆ منداڵانی بچووکی پێشوش پێشنیار دەکات. ئەگەر منداڵێکی تەنهایت یان منداڵێکی پێشتریش، دەتوانیت پەیوەندی بکەیت بە هێڵی گەرمی دیاریکراوی RRT کە بەردەستە لە کاتژمێر دەیبیانی هەتا 5 ئێوارە بە ژمارە 0090 54 9 51 0 52 06. هێڵەکە بە زمانەکانی تورکی، ئینگلیزی، فەڕەنسی، عەرەبی، فارسی و دەری بەردەستە. ئەم ڤیدیۆیە تەنها بۆ مەبەستی زانیاریە و لەلایەن قازانجنەویست Refugee Solidarity Network بە هاوبەشی Refugee Rights Turkey بەرهەمهێنراوە.